بەڵێ لای من مانگێکی زۆر خۆشە، مانگێکە هەر بە تەبیعەتی حاڵ دڵمەکرێتەوە، مانگێکە حەز ناکەم کوردستانی تیا بەجێ بێڵم، مانگێکە خۆشیەک دێ بە دڵما وەکو ئەوەی کە خۆشەویستێکم لەو ڕۆژەیە لەدایک بووبێ، یادی خۆشەویستێکی زۆر گەورەم بکەمەوە، لە خزمەتی کەسێکی زۆر گەورە و نزیکی خۆما بژیم. ئێرە ناحیەی خەلیفانە، لێرە گەورە و بچووک، ژن و پیا و مناڵ تێکرا هاتوون خۆشەویستی بۆ پێغەمبەری سەرداری مرۆڤایەتی درودی خوای لەسەر بێت دەربڕن. هاتوون بە گەرم و گوڕیەوە بەشداری لە ئاهەنگی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە بۆنەی یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتیەوە بکەن. ئەمە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەکیەکانماندا بە پێویستمان زانی لەم مانگە پیرۆزەدا لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرز ڕاگررتنی ئەم یادە پیرۆزە بکەین. ئەوە پێویستمان زانی لە خزمەت برای بەڕێزمان جەنابی دکتۆر عەبدوڵواحید دابین و لە خزمەت چەند هونەرمەندێکی بەڕێز دابین. لە یادی لەدایکبوونیدا درودی خوای لەسەر بێت، هاوڵاتیان پابەندیان بە ئاکار و سونەتەکانی پێغەمبەر دووپات دەکەنەوە و بەڵێنی ئەمەکداری بۆ ڕێبازی پیرۆزی دەدەن. بەتەکید ئەو ئاهەنگ و ئەو کۆڕ و حەفەلات و ئەو کۆڕ و کۆبوونەوانە لە مزگەوتەکان ئەکری ئەوە سەلمێنەری ئەوەیەکەوە میلەتی کورد پێغەمبەریان خۆش ئەوێ صلی الله عليه وسلم. ئەوە شانازیە لۆ هەموو کەسێک کە ئەرێن کورد میلەتێکە ڕووی لە ئاینی پیرۆزی ئیسلامە، بەڵام بە پێچەوانەوە میلەتی کورد سەلماندیەتی لە هەموو ڕوویەکەوە الحەمدولله پێغەمبەری خۆش ئەوێ. وڵا لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم یادی لەدایکبوونی بکەینەوە و ئاکار و ڕەوشتەکانی سونەتەکانی بەڕاستی لەو سەردەم و زروفەی زۆر پێویستە ئەمە پابند بین بە ڕێوشوێنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، چونکە گەنجەکان هەموو ڕوو لە غەرب و لە دەرەوەیە پێویستە ئەشیار بکرێنەوە. و سەرەتا خۆشەویستی پێغەمبەر وای لێکردوم کە بەشداری لەم یادە پیرۆزەدا بکەم و دواتریش خۆشەویستیمان بۆ ئەم ڕۆژە و دووبارە نوێکردنەوەی ئەم یادە هەموو ساڵێک بە بەردەوامی ماهاتوین بۆەوەی خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەر درود خوا لەبێ دووپات بکەینەوە، بۆەوەی لەسەر ڕێبازی پێغەمبەر درود خوا لەبێ بەردەوام بین و خۆشەویستی خۆمان زیاتر بکەین بۆەوەی پەرە بەو ڕێبازە بدەین و لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بین. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە بە بۆنیادی لەدایکبوونی پێغەمبەر بۆ خۆشەویستی دەربڕینی پێغەمبەر کە ئێمە ئامادەین کە هەر تای لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام بین. لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە یەکێکە لەو یاد و بۆنە ئیسلامیانەی لەگەڵ ژیانی کۆمەڵی کوردەواریدا ئاوێتە بوون و بوونەتە بەشێک لە مێژوو و کلتوری گەلەکەمان. گەرم و گوڕی و پەرۆشیەکیش کە ساڵانە بۆ ئەم یادە دووبارە دەبێتەوە، سەلمێنەری ئەو ڕاستیە کە بەرزڕاگرتنی دروشم و یادە ئیسلامیەکان دیاردەیەکە خۆڕسکانە لە ناو هاوڵاتیاندا بەرزەسە دەبێت و شاڵاوی کلتوری بێگانە و هەوڵەکانی سڕینەوەی بەها کۆمەڵایەتیەکان نەیانتوانی وەکاڵی بکەنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.